ڕاستپاردانەمان داڕشتۆتەوە بەڵێ قابلی قسەکردن و مناقەشەکردنەوەی مەژلیشی لەسەرەکەی بەڕای بەڕێزت چۆن یعنی ئێمە ئەو ڕاستپاردەی چوارەم چۆن ئەبێت گشتی ترێبێتە هەموو ئەو زایانانە بکرێتەوە کە لە خزمەتی ژنە بەڵێ لەبەرەوەی ژن خۆی دروستکەری کۆمەلگایە یعنی دروستکەری ژیان باڵیەکە زۆرینە کۆکن لەسەر ئەنجامی کۆنفرانس ئەگەر کۆکن بێ زەحمەت بەرزکەینەوانە خاڵی پێنجەم ئیشکردن لەسەر ئەو یاسانەی دژ بە ژنانە لەژێر چەتری هەندێک لەو یاسانەدا ژنان دەستۆکسێنرێنەوە لەوانە یاسای باری کەسێتی آخرەوە کێشەیە عینی باسی کێشەکانەکە ئەمامانە بێتە ڕاستپاردە بۆ نمونە ڕستی من چییە؟ بۆ نمونە لە ڕێخستنەکەی منە فعلەن وایە یعنی ڕێخستنی ژن هەیە وەلەناو ئەو ڕێخستنە باس لەوا کرێ کە ئەم ڕەخرانە کە ئەگیرێ دژبەری پیاوە پێم وایە ژن کە داوای مافی خۆی بکارە هیچ کاتێک دژایەتی پیاو نییە بەڵکو من بافێکە و ئەبێ زۆر ڕادیکاڵانەش داوا بکرێتە ڕاستیە وە کاتێک ئێمە قساکەین قسە لەسەر سیستەمی پیاو سالاریەکەین قسە لەسەرەوە نیە من دەست بۆ پیاوێکی دیاریکراو ڕاکێشم یا دەست بۆ ژنێکە لە کاتێکە ئەم ڕەگەزە پیاو سالاریانە زۆر جار لەناو ئێمەشا هەیە لەناو ژنانیشا هەیە بۆچی لەبەرەوەی لەسەر ئاستی سیستەم کاری کردووە و هیچ پنتێک نییە دەستی بۆ نەبردبێ بۆیە زۆر گرنگە ئێمە کاتێک قسە لەسەر ئەم سیستەماکەین یەکەم مەبەستمان سیستەمەکەیە دووەم گرنگە قسە لەسەرەوە بکەین زۆر ڕادیکاڵانە بەرامبەر بەم سیستەما قسە بکەین بۆیە ویستم ڕوونکردنەوە لەسەرەوە بەم جەخت